سڵاوتان لەبێ. سیرەکی دەستکردی دیپسیک کە هی کۆمپانیایەکی چینیە ڤێرشنی 4 لێ بڵاوکرایەوە. ئەم مۆدێلە زیرەکەی دیپسیک ئەتوانم بڵێم یەکێکە لە مۆدێلە زۆر باش و نایابوو تایبەتەکان، چکە بە شێوەی خۆڕایی بەردەسە و هەروەها لەم ڤێرشنە 4ەیە زۆر زیرەکتر کراوە، زۆر کارامەتر کراوە، زۆرترین داتای تێدا داخڵ کراوە تا کەمترین هەڵە و کەمترین کێشەی لێ بکەوێتەوە. ڤێرشنی 4 دیپسیک ئەتوانم بڵێم بە دوو شێوە بەردەستە، یەکیان بە شێوەی پڕۆ و یەکیشان بە شێوەی فلاش. شێوە پڕۆکەی 1.6 تریلیۆن داتای تایە کە ئەم داتایانە وایان کردووە ئەم مۆدێلەی دیپسیک زۆر زیرەکتر و کارامەتر بێت و بتوانێت لە ماوەیەکی کەمە وەڵامێکی دروست باتەوە. هەروەهاش ڤێرشنێکی تریشی هەیە یا مۆدێلێکی تریشی هەیە بە ناوی ڤێرشن 4 فلاش کە لە 13 ملیار پارامیتەر پێکاتووە بە شێوەیەکی زۆر زیرەکانە وەڵامی پرسیارەکانە هاتەوە. طبعاً ئەم مۆدێلەی دیپسیک کە هەموو کەس بە خۆڕایی ئەتوانێت سوودمەند بێ لێی، ئەم مۆدێلە 4ی دیپسیک بۆ بابەتی بیرکاری زۆر نایابە، بۆ بابەتی کۆدینگ، نووسینی کۆدینگ، دروستکردنی سیستم و ئەپلیکیشن و سۆفتوێرەکان زۆر تایبەتە، هەروەها بۆ بابەتی ئەپلۆدکردنی فایل و پێدانی کتێبێک یان فایلێکی PDF و شیکردنەوەی هەروەها وەرگرتنی پوختەکەی یان بۆی بزانی کە چی لەناو ئەم فایلەیە هەیە ڕەنگە 400 پەڕە بێ، 500 پەڕە بێ، 300 پەڕە بێ، ئەوە لە ڕێگەی ئەم مۆدێلەی 4ی دیپسیکەوە تۆ دوانی سوودمەند بی لێی. کۆمپانیەکە ئاڵێ لەم ڤێرشنە 4ەیە کارێکمان کردووە کە هەمووان تووشی سەرسوڕمانە بن، ئێمە بە ئەو هەموو پارامیتەر و داتایانی کە داخڵمان کردووە لەم مۆدێلەیە هەموو کەس ئەتوانێت بە شێوەیەکی گشتی سوودمەند بێ لێی، چکە وە گوتمان خۆڕاییە لە ئێستا دیپسیک خۆڕاییە. ئەم مۆدێلەی کە ئەم ئەیکات ئەڵێ ڕکابەری تەواوەتی چات GPT و کلۆدە، بەڵام ئەمان بە خۆڕایی بەردەستیان کردەوە. ئەتوانن دیپسیک تاقیکەنەوە، وە گوتمان فڵ خۆڕاییە، ئەم ڤێرشنە 4 زۆر نایابە، بە ملیارەها بە تریلیۆن دەیتای تێدایە کە هەموو کەس ئەتوانێت ئیسفادەی لێ بکە. ئەپلیکیشنەکەی لە ڕێگەی پلەی ستۆر یان ئاپ ستۆرەوە توانی دابەزێنی سێرچی بۆ بکەی بە ناوی دیپسیک، لۆگۆکەی ئەو دۆرفینەشینەیە، پاژەوی داونلۆدت کرد لە ڕێگەی ئیمێلەکەەوە توانی خۆتۆمارکی بچیتە ناو و سوودمەند بی لێی. وەک دەبین ئەمە ڕووکاری سەرەکی دیپسیکە بە دوو شێواز لە ناو ئەپلیکیشنەکەیە بەردەسە، یەکیان بە شێوەی ئینستانت، یەکیشیان بە شێوەی ئەکسپێرت. ئینستانت بۆ ئەوانەیە کە ئەیانەوێت بە زووترین کات وەڵامیان دەستکەوێت کاتێک پرسیارەکەن لە AI، ئەتوان دوگمەی ئینستانت ئەکتیڤ بکەن. ئەگەریش ئەتەوێت پرسیارەکەت پێویستی بە بیرکردنەوەی قوڵە و پرسیارەکەت ئاڵۆزەوە ئەتەوێت AIەکە زیاتر لەسەری بخوێنێتەوە و زیاتر شیکارێکی باشترت باتێ، ئەوە ئەکسپێرت هەڵبژێرە. لە خوارەوە ئەتوانی ئەو پرسیاری کە هەتا لەم بەشەیە بینوسی لە بەشی تایپ ئەمەسجە، دواتر دوگمەی تینکمانەیە لەگەڵ سێرچ، سنگەوەیە کە بیرەکاتەوە، سێرچیژەوەیە کە بۆ تازەترین داتاگەڕێکە لە ئەنتەرنێتە هەیە و زائیدەکەش بۆ ئەپلۆدکردنی ئەو فایلانەیە کە تۆ ئەتەوێت ئیشی لەسەرکە ئیتر PDF پاوەرپۆینتە یان وەردە. هیوادارم من بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش. خواتان لەگەڵ.